دەگوترێت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا 5,000 کوچبەر و پەنابەری نایاسایی ڕوویان لە ئیتالیا کردووە. شۆڕش عەزیز سورمی ڕۆژنامەنووس و سەرنووسەری پانۆراما کوردۆ لە ئیتالیا لەگەڵماندایە بۆ ئاگاداری زیاتر. کاک شۆڕش زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. یعنی ڕاستی ئەم هەواڵە دووپات دەکەیتەوە و ئەو خەڵکانە کە 5,000 ژمارەی زۆر مەزنە زۆر گەورەیە لە چەند ڕۆژێکا بگەنە وڵاتێک تا چەندێک ڕاستەوە لە چ وڵاتێکن ئەوانە خەڵکی چ وڵاتێکن؟ بەڵێ ڕۆژتان باش. بەڵێ من ئەم هەواڵە پشتڕاست دەکەمەوە زیاتر لە 5,000 کەس لە ماوەی 3 ڕۆژ گەیشتنە کەنارەکانی ئیتالیا بە تایبەتی هەرێمی سقیلیا کە لە خوارووی ئیتالیایە و تخوبی ئاوی هەیە لەگەڵ وڵاتانی ئەفریقیا. بێگومان کێشەی کۆچبەر و پەنابەری نایاسایی کێشەیەکی گەورەیە کە ئیتالیا لەو 25 ساڵەی دواییدا بە بەردەوامی هەوڵی داوە چارەسەری بکە، بەڵام چارەسەری پێ نەکراوە. ئەڵێ کاک شۆڕش حەزم دەکرد پێش هەموو شتێک بزانم ئەمانە چ وڵاتێک دێن و خەڵکی چ وڵاتێکن ئەوانەی کە ئەو ژمارە زۆرە دەگەن؟ بەڵێ زۆری ئەو وڵاتانەی کە لەو 5,000 نەفەرەی کە گەیشتن بە دەرەجەی 1 سوورین و ئەفغانین و هەروەها وڵاتانی ئەفریقیا، زۆربەی زۆری وڵاتانی ئەفریقیاشن، عێراقیشی تایە، کوردی خۆشمان تایە. بەڵام ئەوەی ڕاست بێ ئێستا حاڵەتێکی نوێ هاتۆتە گۆڕ ئەوەشەوەیە لە وڵاتی وادێن وەکو پاکستان کە پاکستان شەڕی تیان نییە کەچی خەڵکێکی زۆر ڕوو لە ئیتالیا دەکا. ئیتالیاش بە تەنیایی ناتوانێت بەرەنگاری ئەم کێشەیە باشە. حکومەتی ئیتالیا چۆن مامەڵە لەگەڵیان دەکاتن؟ حکومەتی ئیتالی براجان بەتەنیایە، وەکو وتم مامەڵەکردن لەگەڵەمانە ئاسان نییە، چونکە ژمارەیان زۆرە و شوێن نییە لیان بحوێنەوە و هەروەها نەزانینی ناسنامەی ئەم پەنابەر و کۆچبەرانە بە تایبەتیش ئەوەی کە خەڵکی ئیتالی نیگەران کردووە ئەوانەی بێناسنامەن و کە ئەگەنە کەنارەکانی ئیتالیا هەڵدێن لە بەردەستی پۆلیس و دێن بۆ ناو شارەکان. لە ناو شارەکانیش خۆمان نەزانین ئاشکرایە ئەوەی ئیتالیا بناسێ، ئەزانێ ئیتالیا سێ عیسابەی تایە، مافیای تایە، ئەندرانگەتە و کەمۆڕە. ئەماش تێکەڵ بەوانە ئەبن و ئەبنە دەردەستی ئەمانە. باشە دەوتچێ کە ئەو پەنابەرانە کە دێنە ئیتالیا بە تایبەتیش ئیتالیەوە هەندێک وڵاتی دیکەش وەکو دەڵێن ڕوبەڕووی هەندێک وەکو خۆتش باس کرد کۆمەڵ و خەڵک و جەردەکار و مافیا و ئەوانە دەبنەوە و قاچاقچیەکان دەبنەوە. یعنی چی بەسەریان دێتن کە بچن وەکو گوتت ببن بە دارە دەستیان یان ئیشیان بۆ بکەن لەگەڵان بێت چی دەبێت؟ چی لە دوا ڕۆژیان چی دەبێت لە ئیتالیا؟ کاشی بەڕێز باسی دوا ڕۆژ ناکرێت بۆ مرۆڤانە بەداخەوە. پاشە ڕۆژیان تەنیا بەندیخانە بێ کە زۆربەی زۆری دەستگیرەکرێن و محکەماکرێن و ئەدرێنە ئەگیرێن ئەبرێن بۆ بەندیخانە. بەڵام مشکلەکەی کێشەی سەرچی ئەوەیە یەکگرتنێک نییە لە نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە، چونکە لە بیرمان نەچێ بۆ ئەوەی بینەران و بیسەران بزانن ئێستا لەم حاڵەتەدا 5 وڵات کە زۆربەی زۆری پەنابەری تایە ئیتالیایە و ئەڵمانیایە و ئیسپانیایە و فەڕەنسایە و
بەریتانیایە ئەمانە ئەم پێنج وڵاتن کە زۆربەی زۆری پەنابەرەکانی تیا. شۆڕش عەزیز سورمێژ ڕۆژنامەنووس و سەرنووسەری پانۆراما کورد لە گەڵمان بوو لە ئیتالیا. زۆر سوپاس. سپاس بۆ ئێوە برای بەرز.